سڵاوتان لێبێ بەڕێزان، وێبسایتێکم بۆ هێناون کە بە تایبەتی بۆ خوێندکارانی بواری پزیشکی، دەرمانساسی، زیندەوەرزانی و هەروەها بۆ خودی پزیشکەکانیش زۆر بەسوودە. ئەم وێبسایتە کە ئەمە ئەدرەسەکەیەتی 3000 وێنە لەخۆ ئەگرێت کە بە شێوەی خۆڕایی هەروەها بەبێ ئەوەی پێویست بکە خۆت تۆمار بکەی، تۆ دەتوانی وێنەکان داونلۆدکەی ئیسفادەی لێ وەرگری. تەبعاً بەشەکانی جا کردوتەوە بۆ هەرێکێک لە بەشەکان چەندین وێنەی تێدا، بە تایبەتی هەزاران وێنەی تیا بابەتی تاقیگەی یان ئەندامەکانی لەش، خانەکان، نەخۆشیەکان کە پۆلێن کراون هەمووی جا کراونەتەوە. تۆ توانی بە ئاسانی داونلۆدی بکەیت و لە پاوەرپۆینتەکانتا یان بۆ هەر کارێکی تر بۆ بڵاوکراوەکانت بەکاری بێنیت. ئەتوانن سەردانیکەن و سوودمەند بن لێی. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبوو بێ و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. خواتان لەگەڵ.